خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامایەم شەوتان پێشکەشەکەین. بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە 2 ساڵی خوێندن لە هەرێمی کوردستان لە نێوان ئۆنلاین و لە خوێندنی ناوپۆلدا گرفتی بۆ مامۆستا و خوێندکاران دروست کردو. ئەمساڵ بەهۆی ئەوەی کە لە کاتێکی هەستیاردا خوێندن بە قەلەقی خوێندرا و بە پچڕپچڕی خوێندرا تا ئێستا گلەی و سەرنج و ڕخنەی زۆر لەسەر پرسی پەروەردە هەیە. بە جۆرێک تەنانەت خوێندکارانیش کەوتونەتە سەر ناڕزای دەربڕین و خۆپشاندان بۆ ئەوەی کە جارێکتر بگەڕێنەوە پۆلەکانی خوێندن. بەڵام وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناش باز لەوە دەکات کە ئەوان مەبەستیانە کە خوێندکاران و مامۆستایان و تەنانەت کە سوکاریشیان سەلامەت بێ لەبەرەوەی هەموو تێکەڵبوونە هۆکارێکە بۆ ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا زیاتر بڵاو ببێتەوە. پرۆسی خوێندن بەرەو کوێ؟ ئایا گەربێت و خەمێکی خێرای لێ نەخورێت و میکانزمێکی تر نەدۆزرێتەوە؟ ئەم ساڵی خوێندن چارەنووسی چی بەسەردێت؟ ئەم شەو لە پانۆڕامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری بەڕێزان لە هەولێرەوە مامۆستا عیسا حوسێن کە بەڕێزان سەرپەرشتیاری پەروەردەیە. سوپاس بۆ مامۆستا عیسا. وەها بڕیارەکەمێکی تر مامۆستا عەتا ئەحمەد ڕەمەزان کە بەڕێزیان جێگری سەرۆکیەکێتی مامۆستایانی کوردستانە لە ستۆدیۆ لەگەڵمان بێت. مامۆستا عیسا سەرەتا پرسیار لە بەڕێستان بکەم، ینی ئێوە وەکو سەرپەرشتیاریشی پەروەردەی کە ئەسنە پێشتر بەردەوام متابعەی مامۆستای تایبەتمەندتان کردووە و چوونەتە پۆلەکان و وەچوونەتە سەردانی مەکتەبەکان، ئێستا پرۆسەی پەروەردە لەکوێ ئەبینن؟ بە تایبەتی مەسەلەن ئێستا خەریکە گەینە مانجی نزیکە بینەوە لە 6 و 7 کە ساڵان ئەم کاتانە بەرەو کۆتایی بوو، پرۆسەکە بەرەو کوێ؟ دەستخۆش، سپاس بۆ ئێوە. پرۆسەی پەروەردە هەر لە دوای ڕاپەڕینەوە واتە لە 30 ساڵی ڕابردووە یان دەتوانین بڵین لە 25 یان سارێکە سەدەی ڕابردوو بەردەوام بەرەو قەیران لە قەیران نابووە. ئەو پرۆسەیە بە شێوەیەکی درست بە ڕێسکەی خۆیدا نەڕۆیوە، بەڵام بە هەر حاڵ ساڵانی پێشووتر تا ڕادەیەکی زۆر باشتر بوو. ئەوەی کە ئێمە ینی جێگەی گومانە یان ئێمە دەبێ هەڵوێستەی لەسەر بکەین ئەم 2 ساڵەی کۆتاییە کە بەهۆی ڤایرۆسی قەیرانی تەندروستی یان ڤایرۆسی کۆرۆناوە کە یەخەی مرۆڤایەتی گرت و هەموو کایەکانی ژیانی پەخست لەناو ئەوانیشدا پرۆسەی پەروەردە کە بەڕاستی پشتی شێری بەرکەوت لەم قەیرانە. ئەمە جگە لە کۆمەڵە قەیرانی تر وەکو قەیرانی دارایی کە لە هەرێمی کوردستانە هەیە و ئەم قەیرانە داراییە نەبوونی مامۆستا، نەبوونی دامەزراندن، کۆمەڵە قەیرانی ترکە ئەوەی لەوانەیە جێگەی باسکردن نەبێ، بەڵام ئەوەی کە ئێمە بەلای ئێمەوە گرنگە لە پارەوە واتە هەم پار ساڵ و هەم ئەم ساڵیش پرۆسەی خوێندن بەڕاستی بە شێوەیەکی زۆر پچر بە شێوەیەکی زۆر نادروست نەدەکەوتە سەر ڕێسکەی خۆی. ئەمیش ئەم ڤایرۆسە بوو کە پەچی خوێندنی خست. ئەم 2 ساڵەی کە پرۆسەی پەروەردە پێیدا تێپەڕیوە هەم پار تواندرا تا ڕادەیەک وەرزێک یان وەرزێک و شتێک بخوێندرێ، ئەمە تا ڕادەیەک تۆزێک باشتر بوو لەم ساڵ، بەڵام ئەم ساڵ بەڕاستی پرۆسەی پەروەردە وەک ئەوەی ینی وەک گەیشت بێتە سفر یان وەک ئەوەی کە نەخوێندرابێ لە هەندی حاڵەتە وای لێ هاتووە. بۆیە هەم ئێمە وەکو سەرپەرشتیاران هەم شارەزایانی پەروەردە بەڕاستی ئێمە مەترسیمان لەم ساڵ هەیە، ئایا دەکرێت ئەم ساڵ وەکو خۆت وتە دووە ئەگەر ئەم قەیرانی تەندروستێ نەبووە ئێستا بەرەو کۆتایی ساڵ دەچوین، بەڵام هێشتا لە هەندێک پۆلە هێشتا لە سەرەتای پرۆگرامەکەن کە ئەمە بەڕاستی جێگەی مەترسیە، جێگەی دوودڵیە، جێگەی هەم خانەوادەکان تووشی دڵە ڕاوچێ دەکە، هەم خودی خوێندکارانیشی تووشی دڵە ڕاوچێ کردووە کە ئایا ئەم ساڵ مەسیر یان چارەنووسی خوێندنی ئەم ساڵ چی لێ دێت، بەرەو کوێ دەڕوات. ئەمە نەک لە خەڵکی ئاسایی بەڵکو لە ئێمە وەکو سەرپەرشتیاران و شارەزایانی پەروەردەش لێمان دیار نییە، بەرچاومان ڕوون نییە. بڵێ ئەمە چ کاریگەریەکیە بێ لەسەر خوێندنی ساڵانی داهاتوو لەیان لەسەر ئەو خوێندکارەکە بڕواتە پۆلێکی تر بە ئۆنلاین بێ بەر شێوازێک بێ مەسەلەن خۆ دوازار دەبێت قەرارێک بدرێ بڕیارێک بدرێت کە ئەم خوێندکارە تاقیکردنەوە بکاتر لە قۆناغێکە بچێتەوە قۆناغێکی تر. کاریگەری لەسەر ئاسی زانستی و خوێندکارە نابێت؟ ئەکید کاریگەری دەبێتە تۆ بۆ نمونە 2 ساڵە
لەم 2 ساڵەی ڕابردووە هەم ئەم ساڵ و هەم پار ساڵیش خوێندن بە شێوەی پچر بۆ پرۆگرامەکان تەواو نەکراوە مامۆستا نەیتوانیوە مافی خوێندکار بدا مافی دەرسەکە بدا مافی وانەکە بدا مافی بابەتەکە بدا پرۆگرامەکان بە شێوەی پچر بووە خوێندکار بە قەلق و بەترسەوە ئەوەی لە ناو پۆل بوو بێ ئەوەی لە ئۆنلاین بوو بێ هەموو ئەمانە کاریگەری زۆر گەورەی بگرە لەوانەیە ئەم ساڵ نەبێ لەوانەیە کاریگەری زۆر گەورەی بەسەر ساڵانی داهاتوی خوێندن دەبێ لەوانەیە ئەم کاریگەریە تا 5 ساڵی تر تا 6 ساڵی تر تا 10 ساڵی تریش بەسەر پرۆسەی پەروەردە و خوێندنا بمێنێ یعنی بۆ نموناگەر خوێندکارێک پار پۆلی یانزەی ئامادەیی بوو بێ کە یەک وەرزی خوێندەوە واتە نیو ساڵ ئەم ساڵیش تا ڕادەیەک لە پۆلی دوازەیە کۆمەڵێک بابەتە بۆ کە ئی پۆلی یانزە بووینە ئەم ساڵ بە شێوەیەکی پچر یان نەیتوانیوە بە تەواوی زاڵ بێ بەسەری ئەمە کاریگەری زۆر دەبێت ئەگەر ئەم ساڵیش دەرچێت لەوانەیە هەندە بابەتەبی لە زانکۆ واتە ئێمە ئەگەر بە وردی سەیری بکەین لە ئامادەیی کۆمەڵێک بابەت دەخوێندرێ لەوانەیە ئەو کۆمەڵە بابەتە بە شێوەیەکی بناغەیان بنەڕەتی بخوێندرێ بەڵام لە زانکۆ ئەم بابەتانە بە شێوەیەکی ورتر دووبارە دەبێتەوە واتە ئەگەر خوێندکار بناغەیەکی نەبێت لە پرۆگرامێک لە بابەتێک بۆ نمونە لە زانکۆ تێی ناگات لە هەمان کاتا تو ئەگەر سەیری ئەو پۆلە حساسانە بکە ینی ئەو پۆلانی زۆر هەستیارن بۆ نمونە پۆل 1 2 3 بنەڕەتی کە ئەگەر خوێندکارێک مناڵێک پۆلی یەکی بنەڕەتی بوو بێت پار لەوانەیە لە پیتەکانە چارێگەکی پیتەکانی خوێندبێ یان نیوەی پیتەکانی خوێندبێ ئەم ساڵ لە پۆلی 2 دەبێ منهەجی تر بخوێنێ ئەم خوێندکارە هێشتا ئاشنا نەبووە بە پیتەکان بە دەنگەکان چۆن دەتوانێت لە پۆلی 2 لە پۆلی 3 ڕستەیەک دروست بکە پەیڤێک دروست بکە یان ڕستەیەک بخوێنێتەوە هەموو ینی بەڕاستی کاریگەری زۆر گەورەی بەسەر ینی لەوانەیە ئەم خوێندکارەی کە ئەم 2 ساڵە لە خوێندنا بووە حتمما کاریگەری زۆر گەورەی بەسەرداهاتوی خوێندکارەکە دروستە بێ بەسەرداهاتوی خانەوادەکە دروستە بێت چونکە وەکو وتمان پرۆگرامەکان هەموو وەکو سلسیلە وایە وەکو زنجیرە وایە بە یەک بەستراونەتەوە تۆ لە شوێنێکە قەتعی تێدا بێت لە شوێنێکە نەخوێندرا بێت لە ساڵی داهاتوو خوێندکار وە ئاسان لەم بابەتە کە دووبارە دەبێتەوە بە ورتر دووبارە دەبێتەوە تێی ناگات ئەمە هەموو ئەمانە کاریگەری ئەمە جگە لە کاریگەری نەفسەکەی لە ڕووی سایکۆلۆجیەوە جگە لە کاریگەرە ئیجتیماعیەکەی کە خانەوادەکان لە قەلەقیدا دەژین هەموو ئەمانە ئەوە ئێمە لە وڵاتێکی شا دەژین وڵاتێکی پڕ قەیراناویە واتە نەمانتوانی وەخێمە وەکو ئەوروپانین ئۆنلاین نەیتوانیوە شوێنی ناوپۆلەکان یان ئەو بە دوواداچوونانەی کردوتانە وەکو سەرپەرشتیارێکی پەروەردەیی تا چەند مەسەلەن ئەو ئۆنلاینە سەرکەوتوو بووە تا چەند توانیوێتی ئەو زانستە بگەێنێ بە خوێندکار ئەم ئۆنلاینە پار تا ڕادەیەک پیادەکرا بەڵام هەم پیادەکە خەلەل لە وەزارەتی پەروەردە و لە حکوومەتا بوو چونکە ئەوەندەی کە خوێندراش بە ئۆنلاین حکوومەت داخلی امتحاناتی نەکردواتە لەکوێ وەستان لەوێوە ئەزمونونەکان دەستی پێکرد بۆیە ئەم ساڵ کە بوو بە ئۆنلاین خوێندکار سیقەی بەوە نییە کە ئەو ئۆنلاینە داخلێک بی ینی کە تۆ پاشخانێکی هەیە لەسەر ئەوەی کە ئۆنلاین داخل نەکرا پار بۆیە ئەم ساڵ هیچ خوێندکارێک زۆر ئیمانی بە ئۆنلاین نییە یان بڕوای پێی نییە دەرێ بشخوێنم خۆشم ماندوو بکەم داخل ناکرێت داخل امتحان ناکرێدا بۆیە ئەوە کاریگەری هەیە کاریگەریەکی تر وەکەوەی گوتمان ئێمە وڵاتێکین لە قەیرانی کارەبا دەژین لە قەیرانی ئەنتەرنێتا دەژین لە قەیرانی مۆبایللا دەژین قەیرانێکی دارایی بەرۆکی خانەوادەکانی گرتو ئەگەر خانەوادەیەک پێنج مناڵی خوێندکار بێت ناتوانانی پێنج ئالەتی بەبرێت ئایپادە مۆبایلی زیرەکە بۆی دابین بکات ئێمە لە گوندەکانە ئەنتەرنێتمان نییە خەتی ئەنتەرنێت نییە هەندێک گوند هەر شەبەکەی مۆبایلی لێ نییە بۆ نمونە هەموو ئەمانە گرفتن جگەلەوەی خوێندکار خانەوادەی خوێندکار خۆی سیقیان بە مەسەلە ئۆنلاینەکە نییە بۆیە ئۆنلاین نەبوو بە بەدیل نەبوو بە ئەلتەرناتیف بۆ ئەوەی خوێندنی ناوپۆل بگرێتەوە ئەمە لەلایەکی تر من بەرەوەی بێمە ئەستۆدیۆ لەگەر چەند بەڕێوەبەرێ قسەم کرد کە ئایا لەو چەند ڕۆژەی کە خوێندن بۆتە ئۆنلاین چەند کەس هاتۆتە خەت نسبەکە زۆر کەمە ئەو نسبەیە نییە کە ئێمە دڵمان پێی خۆش بێت بۆیە با بڵێن بۆ نمونە ئەگەر خوێندنگایەک مەکتەبێک 600 خوێندکاری هەبێ 600 تەڵەبەی هەبێ 20 تەڵەبە هاتۆتە خەت یان ناگاتە 50 تەڵەبە لە 600 واتە نسبەکە زۆر کەمە نسبەی 105 و 110 ئەمە ناکا هیچ ینی ئەمە ناتوانین
پشت بەم نسبەیە ببەستین بۆ ئەوەی بڵێن منهەجەکە منهەجێکی بەرەو بەباشی دەڕوات بە ئۆنلاین بۆیە بەداخەوە ئۆنلاین نەیتوانی شوێنی ئەوە بگرێتەوە بۆیە وەکو خۆم لەگەڵ ئەوەم کە وەزارەت ڕێگە چارەی تریان بە ڕێکاری تەندروستی تونتر ئەگەر بۆ چەند ڕۆژێکیش بێت ینی بۆ نمونە لە هەفتەیەکە ئەگەر 2 ڕۆژیش خوێندکار بچێتەوە ناوپۆل ئەوە زۆر 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 استیفادەی سوودی زیاترە لەوەی کە خوێندکار بۆ ئۆنلاین ڕۆژەکان تێپەڕێنێت بۆیە ئێمە وەکو سەرپەرشتیاریش داوامان کردووە کە خوێندن لە ناوپۆلەکانە بەڵام بەڕێکاری تەندروستی تون بە تایبەتی هەندێک پۆل کە ئەوەی بە پێی زانیاری من لە حکوومەتی عێراقا پۆلی 1 و 2 3 ئبتیدایی واتە بنەڕەتی لەگەڵ پۆلی 9 کە دەکات 3 متەوەستەی کۆن لەگەڵ پۆلی 12 ئەمانە تا ڕادەیەک لە ناو پۆلەکانە دەخوێن چکە ئەم مەرحەلانە ئەم قۆناغانە قۆناغی زۆر هەستیارن لە ناوەندەکانی خوێندن. بەڵێ مامۆستا عیساوەی وەکو ویستمەوە پرسیارە بکەم ینی ئەو وڵاتانی دەوروبەر لە شارەکانی ناوەڕاست و باشووری عراق لەوێش میکانیزمەکە بەم شێوەیە بە قەلەقی بڕیار بدرێت لەسەر لایەک چاو لەسەر پاراستنی تەندروستی خوێندکاران و مامۆستایان بێت لە لایەک ینی مەترسی لەسەر بەفیڕۆچوونی خوێندنیان لە دەستچوونی ساڵێکی خوێندن بێت لەوێ میکانیزمەکە چۆنەوەی پرسیارتان کرد بێ؟ میکانیزمەکە تا ڕادەیەکەوەی ئێمە بزانین با بڵین بە تایبەتی ئەگەر عێراق وەربگرین وەکو نمونە لە عێراق تا ڕادەیەک باشتر بووە وەکو وتم تازە باسی ئەوم کرد ئەم 5 قۆناغا واتە قۆناغی 1 و 2 3 و 9 و 12 ئەم 5 قۆناغا ئێستا خەریکە لە ناوپۆلەکانە دەرز دەخوێن چکە قۆناغی حساسن ینی قۆناغی هەستیارن دەکرێت ئەمانە ناکرێت بە ئۆنلاین بێ بۆیە تا ڕادەیەک باش ڕۆیشتووە ئەگەر ئێمە واز لە عێراقیش بینین دوور نەڕۆین هەر لە ناو هەرێمی کوردستانە وەزارەتی تعلیم عالی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بڕیارێکی زۆر جەریئانەیدا هەر لە سەرەتاوە مەسلەی ناو کەمپەکانی زانکۆی بەکارێنەوە تا خوێندن لە ناو کەمپەکانە تا ڕادەیەکی باش ئەم ساڵی خەریکە تەواو کرد و پێشموانیە ینی کاریگەری نەخۆشیەکە ئەوەندە زۆر بوو بێت لە ناو خوێندکارانی زانکۆ و مامۆستایانی زانکۆ کەچی ینی بەڕاستی ئەم بڕیارێکی زۆر جەریئانە بوو دەبوایە وەزارەتی پەروەردەش هەر هیچ نەبێ بڕیارێکی وا دەربکات کە تا ڕادەیەکی زۆر ئەمە ئەوەشمان بیر نەچێت ینی مامۆستا ڕاستە مامۆستا بە کۆرۆنا مردووە ڕاستە بەڵام خەڵکی ئاساییش خەڵکی ئاسایی کە خەڵکی نۆرمالیش بە کۆرۆنا مردووە و جگەرەوەی کە لە دەرەوە ینی مامۆستایەتی بۆیە نەخۆشیەکە بەرەوچی هەموو مرۆڤایەتی گرتووە بەڵام دەکرا ڕێگا چارەیتر ئەو ڕێگە چارانەیەش کە ئەو ڕێگە ڕێکارە توندانی کە وەزارەت دەیتوانی بەکاری بێنی ئەم ڤاکسینەی کە لە دوای کارمەندانی تەندروستی و ناوەندەکانی تەندروستی دەبواە لە مامۆستایان بدرێت ینی نسبەی زۆری ڤاکسینەکە پشتی مامۆستایانی بەربکەوێت بۆی مامۆستایان چونکە ئەوان دەستنە ناوپۆل بە تایبەتی مامۆستایانی پۆلی 12 مامۆستایانی پۆلی و مامۆستایانی بە شێوەیەکی گشتی دەبواە ڤاکسینەکە نسبەیەکی زۆر ڕێژەیەکی زۆر لەم ڤاکسینەی کە بۆ هەرێمی کوردستانە دێ بۆ مامۆستایان دیاری بکرێت ئەمە لەلایەکی تر حکوومەت هەم لە ڕووی خەرجیەوە مەسارفێکی زۆر لە ناوەندەکانی خوێندنا بکات بە تایبەتی بۆ مەسلەی ماسک و مەسلەی دەستچێش و کۆمەڵک مستەلزەمات لەگەڵ ئەوەشە دەشکرا ئێمە بابلین دەشکرا سەرەتای خوێندنیەچێتی مامۆستایان پێشنیارێکی جوانیان کرد کە 3 ڕۆژ لە هەفتەیەکدا دەوام بکرێت دەشکرا بەم میکانیزمە 3 ڕۆژ دەوام بکرێت واتە ژمارەی خوێندکاران لە هۆبەکان کەمتر بکرێتەوە ببێتە ڕۆژێک ناڕۆژێک ئەمە هەموو ئەو ڕێکارە نەبوون کە دەکرا سوودی لێ وەربگرێن کە ینی پرۆگرامەکان تا ڕادەیەکی زۆر بەرەو تەواو بوون بڕوات ئێستا بۆ نمونە پرۆگرامەکانی پۆلی 12 وەزارەتی پەروەردە لە ڕێگەی چەند لیژنەیەکەوە هەر بابەتێک لە هەر پرۆگرامێک لە هەر مادەیەک لە هەر وانەیەک چەند بابەتێکی کەم کردوتەوە کە بەڕاستی ئەمە لەوانەیە تا ڕادەیەکی باش سوودی بۆ خوێندکاران هەبێت چونکە پرۆگرامەکان کەمتر داخلی ئەزمونونەکان دەکرێت بەڵام تا ڕادەیەکی زۆر زەرر لە کۆی پرۆسەی پەروەردە دەدات خۆ ئەم بابەتانە بابەتی گرنگن بابەتن لە پۆلی 12 دانراون ئەم بابەتانە کە ناخوێندرێت لەوانەیە لە دوای ئەوە لە زانکۆ ڕوبەڕووی ئەم بابەتانە ببێتەوە ئەو کاتە هیچ پاشخانێکی لەسەر نەبوو چونکە بابەتەکان لە پۆلی 12 تەرک کراون لابراون بۆیە ینی وەکو وتمان دەکرا ڕێگەی چارەی تر لە سەرەتای دەوامەوە چونکە ئێمە نازانین ئەم نەخۆشیەکەی بەرۆکی مرۆڤایەتی بەردەداکەی لە هەرێمی کوردستانە تەواو دەبێت گریمان ئەم ساڵیشمان بەم پسری و بەم قەلەقیە بەڕێکرد ئەی ساڵێکی تر ئەی 2 ساڵی تر ئەی ئەگەر ئەم نەخۆشیە
تا داهاتوێکی درێژ لەگەڵ ئێمە ژیا ئێمە ئەو کاتە خۆتەبێ بیرلەوە بکەینەوە ناکرێت خوێندن بوەستێت ناشکرێت خوێندن واتە لە هەموو دنیا تۆ لە پێشکەوتوترین وڵاتی دنیا وەربگری وەکو نمونە وەری بگری ئۆنلاین لە هیچ کاتێکە شوێنی خوێندنی ناوپۆل ناگرێتەوە کە مامۆستا ڕوبەڕوو لەگەڵ خوێندکارە ئەمە نەیتوان لە هیچ دنیا بەدیلێکی باش نەبووە بەڵام وەکو لە ناچاری ئەسعەفول ئیمان لە دنیای پێشکەوتووە تا ڕادەیەک بەکاراتوە بەڵام ئێمە چونکە تا ڕادەیەشی زۆر ئێمە لە دواوەی دنیاوین ئێمە کۆمەڵە قەیرانی ترزگە لە قەیرانی تەندروستی بەرەوچی گرتوین بۆ ئەم ئۆنلاینە نەبوو بە بەدیل نەبوو بە ئەلتەرناتیڤ نەبوو بە ئەوەی کە ئێمە پشتی پێ ببەستین و ئومێدێکمان پێی هەبێت بەداخەوە مامۆستا عیسا ئێستا بۆ نمونە جیلێک ئەوە بوو بە دوو تەمەن مەسەلەن کە دێتە پۆلی یەکی بنەڕەتی پێویستی بەوەیە دەستی بگیرێت تا فێری پیتی کوردیە بێ ناوی خۆی نووسێ ژمارە ئەزانێ ئەمە 2 ساڵە بە پچڕیم حاڵەتە ڕووەدا ئەمە کاریگەری چی ئەبێ لەسەر ئەم مناڵەکە ئەچێتە قۆناغەکانی تر ئەچێتە پۆلەکانی تر و کاریگەری لەسەر داهاتووی چی ئەبێ لە ڕووی زانستیەوە کاریگەریشی گەورەیە بێ و مناڵە فێرە هیچ نەبووە بۆ نمونە فێرە خوێندنەوە نەبووە پیتەکانی نەناسیوە کە دەچێتە پۆلی 2 ئەم ساڵی شەر پرسواگە بۆ نمونە خوێندکارەکە پار پۆلی 1 بوو بێت ئەم ساڵ پۆلی 2 ئەم ساڵیش پرسر ساڵێکی تر لە پۆلی 3 ئەگەر تا ڕادەیەک قەیرانی کۆرۆناژ نەمێنێ ئەم لە پۆلی 3 تازە مامۆستا نایەت پیتی فێر بکات مامۆستا ئەو کاتە تۆزێک زانیاریە داتێ بەڵام ئەوە نازانی ڕستەیەک بخوێنێتەوە واتە کاریگەری زۆر گەورەی دەبێت بەتایبەتی ئەو مناڵانی بەتایبەتی مناڵی پۆلی 1 و 2 3 بۆیە ئێمە هەموو کات داوامان کردووە لەم مەرحەلانە لەم قۆناغانەی قۆناغی 1 و 2 3 بنەڕەتی دەبێت خوێندن بە شێوەیەکی ناوپۆل بێت جا ئەمە وەزارەتی پەروەردە لە سەرەتی واجبی ئەوە ئەرشی ئەوە بێ ڕێگەچارەی بۆ بدۆزێتەوە ناکرێ پۆلی 1 وەکو پۆلەکانی تر چەند پیتێکی خوێندووە و بەڵام بچێتە پۆلی دوای خۆی بۆ ئەوەی هەر بەڕێکردن بێ ینی زانیتیە سیاسەتی پەروەردە لە لای ئێمە سیاسەتی بەڕێکردن بووە هەموو کات هەوڵمانداوە ساڵەکە نەفەوتێت ئێمە نەمانێشتووە ساڵ ینی بەرپرسانی وەزارەتی پەروەردە هەموو کادەوەیان وتووە کە ئێمە نەمانیشتوە ساڵی خوێندن بفەوتێ خوێندکار زەرەر بکە ئەمە خوێندکار ڕاستە ساڵەکە نەفەوتاوە بەڵام خوێندکاری سفێر نەبووە ڕاستە ساڵەکە نەفەوتاوە ڕاستە خوێندکار لەم پۆلە چۆتە پۆلێکی تر بەڵام بەبێ هەکبەیەکی زانستی بەبێ ئەوەی شتێک فێر بێ بەبێ ئەوەی پرۆگرامەکان تەواوکە بەبێ ئەوەی ساڵی دواتر استفادە و ساڵی پێشتر بککە هەموو ئەمانە کاریگەری زۆر گەورەی بەڕاستی بەسەر داهاتی خوێندنە لە هەرێمی کوردستانە بەجێ دێڵێت ئەم داهاتووە لەوانەیە کاریگەری گەورەی بەسەر 5 ساڵی تر 10 ساڵی تر لەوانەیە تا ئەمجی لە خوێندن تەواوەکە ئەمجی کە ئێستا لە سەرەتایی لە بنەڕەتی بووە چەند پۆلێکی بۆ نمونەمە 2 ساڵە بۆ پسرە دەخوێنێ لەوانەیە تا خوێندن تەواو بکە جیلێک بێ حکوومەت یانیان وەزارەتی پەروەردە نتوانێت عیلاجی بکات جیلێک بێ کاریگەری زۆر گەورەی بەسەریەوە بەجێ بمێنێ مستەقبەلی بفەوتێ بەشی زۆری ئەم جیلە لەوانەیە دوا ڕۆژی چارەنووسی کە لەوانەیە خوێندکارێکی زیرەک بوو بێ بەڵام چارەنووسی ئەوە نییە کە یان چارەنووسەکەی دەفەوتێت حتمما کاریگەری گەورە واتە هەر کاتێکیش کە لە هەر وڵاتێکە لە هەر هەرێمێکە لە هەر شوێنێکە کە پەروەردە ئیفلیس بوو کە پەروەردە فەشەلی هێنا هەموو شتەکانی تر واتە تەندروستیمان فەشەل دەهێنێ واتە علم و معریفتمان فەشەل دەهێنێ واتە یعنی ئەتو خۆت دەزانی پەروەردە بنیەیەکی ژێرخانی هەموو کۆمەلگایەکە تۆ پەروەردەیەکی دروست پەروەردەیەکی ڕێک و پێک دەتوانی ئینسانێکی ڕێک و پێک بەرهەم بهێنێ پەروەردەیەکی ڕێک و پێک دەتوانی کۆمەلگایەکی ڕێک و پێک کۆمەلگایەکی دروست بەرهەم بهێنێ تۆ کە پەروەردەکەت سەقەت بوو تۆ پەروەردەکەت فەشەلی هێنا هەموو ئەمانی تر دەکەونە ژێر هەڕەشە و مەترسی بەڵێ مامۆستا ئیسایانی ئێستا ئەگەر ئێوە بۆ ئەو کاتەی ماوە خۆی زۆر جار پێشنیازیەوە کریان باسی ئەوە ئەکرێکە لە مانگەکانی کە ساڵانی ڕابردوو پشوو بوو بۆ خوێندکاران ئەم مانگانە بەکار بهێنرێت ئەگەر شەپۆلی کۆرۆنا ڕووی لە کەمی کرد ئەمە قەرەبوویەشی پێ بکرێتەوە ئەمە تا چەند لە ڕووی زانستیەوە ئەتوانرێت قەرەبووی ئەو کاتەی پێ بکرێتەوە ئەوەی کە هەیە ئەو بەرنامەیە کە وەزارەتی پەروەردە دایناوە تا ڕادەیەکی زۆر هاوینەکانیان ئەو پشوانی هاوین بەکاربێنێ بۆ بەڵام ئەمە تازە باسمان کرد بەرچاوڕوونیەکمان نییە ئایا کڕۆنە بەرەو کەمبوونەوە چووەیان نە
ئەوەی کە ئومێدێکەیە ئەم ڤاکسینە زیاتر بێتن و زیاتر خەڵک لە خۆی بدات ئەمە لەوانەیە ئومێدێک بێوەکەی تر نسبەی کۆرۆنا یان نسبەی ئەوە هیچ فەرقی نەکردووە لەگەڵەوەی کە ئایا بەرچاوڕوونیە ینی وەکو وتمان تا ڕادەیەکی باشە پشوەکان بەکاربێنێ بەڵام ئەوەش کاریگەری بەسەر ساڵی داهاتوو دەبێت چونکە بەپێی ئەو بەرنامە و بەپێی ئەو خشتەیە کە وەزارەتی پەروەردە دایناوە کۆتایی خوێندنی ئەم ساڵ کۆتایی وەرزی دووەمی ئەم ساڵی خوێندن دەگاتە نزیک مانجی یەک نزیک مانجی یەک کەواتە نیوەی کەواتە وەرزی یەکەمی ساڵی داهاتوشمان بەگەر ئەم وەرزە داوە بەگەر ئەم ساڵی خوێندن داوە ساڵی داهاتوو لە مانجی یەکەوە دەست پێ دەکات واتە تۆ تا ڕادەیەکی زۆر ناتوانانی ئەم بەرنمەیە من پێم وانی ئەم بەرنمەیە بتوانین وەکو خۆی جێبەجێ بکەین ئەم خشتەیە کە وەزارەتی پەروەردە بۆ هەردوو وەرز دایناوە بۆیە کاریگەری بەسەر ساڵی داهاتوی خوێندن دەبێت نازانی ساڵی داهاتوو دەبێت لە مانجیەشی ساڵی 2022 دەست پێ بکات بۆیە من پێم وایە دەبێت بە زووترین کات هەر چۆنێک بێت خوێندن ئاوادان بکرێتەوە بڵێ ئەو کاتێک کە ماوە تامانجی لانی کەم تامانجی حەوت کاک مامۆستا عیسا ئەو دوو سێ مانگەی کە ماوە دوو مانگوش چەند ڕۆژێکە هەڵبەتە جەژنیش دێتە ناوە چۆن سوودی لێ ببیندرێ و پێشنیازی ئێوە چییە کە بتواندرێ وەکو چۆن کوردەواری دەڵێت دەستێک بۆ شێندرێ لەو کاتێک کە ماوە و ئیدی بتواندرێت تۆزێک من هەز بخوێنرێ وڵا پێشنیازی ئێمە ئەوەیە کە خوێندن بچێتەوە ناو قوتابخانەکان ناو خوێندنگاکان ئەگەر هەفتەی دوو ڕۆژیش بێ یان سێ ڕۆژیش بێ ئەو قەرەباڵغی دروست نەبێ لەوانەیە هەفتەی سێ ڕۆژ یان دوو ڕۆژ میکانیزمەکە باشتر جێبەجێ بکرێت ئەوە لەلایەکی تر ڤاکسین لە مامۆستاکان بدرێت ینی ئەتمینانێک دەداتە مامۆستاکان کە نەترسن لەبەرەوەی ڤاکسینیان لێ بدرێت ئەمە حاڵەتێکی تر حکوومەت با بڵێن ڕێکاری توندی تەندروستی وەزارەتی پەروەردە جێبەجێ بکاتەم لەسەر ناوەندەکانی خوێندنە هاوکاری بکرێن لەوەی یارمەتی واتە ئەو دوو مانگەی ماوە ئەو سێ مانگەی ماوە دەکرێت بە شێوەیەک ئەگەر خوێندن لە ناو پۆلەکانە دەست پێ بکاتەوە تا ڕادەیەکی زۆر تاویز بێ بۆ ئەوەی کە نەخوێندراوە بەڵام ئەگەر بەم شێوەیە کە ئێستا بڕوات بەردەوام بێ ئەمە زەرێکی گەورە لە پرۆسەی پەروەردە دەدات بەڵێ بۆ پۆلی دوانزەکان کە مامۆستا عیسا ئەنی پۆلی دوانزەکان ینی چۆن ئەتواندرێت ئەو منهەجە کە ساڵان هەموو ئەخوێندرا و هەمووی داخڵە کرا خۆتە زانی پۆلی دوانزە کۆتا پۆلە و ئەبێ بڕیار لەوە بدرێ بە پێی نمرەکەی لە چ بەشێک لە زانکۆ وەرەگیرێ چ میکانزمێک گونجاوە بۆ ئەوان و ئەوان تا چەند خوێندنیان لە دەست ڕۆیشتووە ئەوەی کە تا ئێستا هەیە پۆلی دوانزە بابەتەکانیان لە هەر مادەیەک لە پرۆگرامەکان چەند لە هەر وانەیەک چەند بابەتێکیان بۆ کەم کراوەتەوە ئەم کەمکردنەوەی بابەتە واتە وەزارەتی پەروەردە لە ناچاری بووە چونکە دڵنیا بابەتەکان تەواو ناکرێن بە تایبەتی لە کۆرسی دووەمە ئەو تا کۆتایی 25 حەوت کە ئیمتیحانی وزاری پۆلی دوانزەیە تا ئەو کاتەم بابەتانەی واتە کتێبەکە تەواو ناکرێت هەموو پرۆگرامەکە ناخوێندرێت لە هەر وانەیەکدا بۆیە وەزارەت بیری لەوە کردەوە کە بابەتەکان تەرک بکات حتمما تەرکردنی و بابەتانە ژووکو وتم کارێکی باش نییە ینی کاریگەری خراپی بەسەرەوەی کام خوێندکارە دەسێتە زانکۆ کاریگەری خراپی بەسەر دەبێت بەڵام تا ڕادەیەکی باش لە سوودی خوێندکارانە بە ناچاری وەزارەتی پەروەردە کۆمەڵک بابەتی کەم کردوتەوە ئەوەی کە جێگەی ئومێدیش بوو ئەم ساڵ پۆلی دوانزە وەکو پۆلەکانی تر نەبوون تا ڕادەیەکی باش تا ڕادەیە خوێندراوە یعنی ئومێت هەیە لە پۆلی دوانزە 25 حەوت امتحانەکان بکرێ و سەرکەوتوش بێ وەکو گوتمان کاریگەریەکی گەورەی دەبێ لەسەرەوەی کە بابەتەکان کەم کراوەتەوە بەڵام تا ڕادەیەک بابەت خوێندراوە پۆلی دوانزە تۆزێک باشتر بوو لە پۆلەکانی تر ئەوان هەم مامۆستاکان ماندوو بوون هەم ئیدارە هەم خوێندکاران هەستیان بە مەسئولیت دەکرد و تا ڕادەیەک لە ناو هۆبەکانە خوێندرات بەڵێ مامۆستا عیسا بەڕێستان ئەزمونێکی دیارتانێ و بەڕێستان مامۆستا بوون بەدەر لەوەی کە باس لە پرسی کۆرۆنا ئەکرێت لە ڕابردوشدا باز لەوە کرا کە پرسی پەروەردە ڕۆ پاشەکشەیە ینی سەرنجە بوو ڕەخنە بوو لەسەرەوە تا چەند بەڕێستان موافقن لەگەڵ ئەم سەرنجە و هۆکارەکەی چی بوو؟ 100% هاوڕام من وەکو لە سەرەتای بەرنامەکەش وتم
لە دوای ڕاپەڕینەوە واتە نزیکەی لە 30 ساڵی ڕابردوو پرۆسەی پەروەردە جێی ئومێدی کەسمان نەبووە. ئێمە وەکو سەرپەرشتیاران وەکو مامۆستایان حتا ئەم هەست پێکردنەی پاشەکشەی پەروەردە نەکرد مامۆستا و ئەوانی شارەزان لە بواری پەروەردە، بەڵکو لەلایەن خانەوادەکانیشەوە، خانەوادەی خوێندکارانیشەوە، لەلایەن خودی خوێندکارانیشەوە ئەمە هەستی پێ دەکرا. هەرچەندە لەگەڵ ئەوەشە کە زۆر جار هەوڵ دراوە ئەم پاشاگەردانیە ئەم ینی ڕێگەچارەی بۆ بدۆزرێتەوە، بەڵام ڕێگەچارەی دۆزینەوەی بەرەو پێشبردننی پەروەردە تاڕادەیە قورسە تۆ دیراسی دەوێت، ینی لێکۆڵینەوەی زۆر وردی دەوێت، لێکۆڵینەوەی زۆر ئەکادیمیانەی دەوێت، چونکە پەروەردە پەیوەندی بە هەموو ماڵێک و خانەوادەیەکەوە هەیە. هەموو ماڵێک ئەگەر مامۆستایەکی نەوێت ئەکیت مناڵێکی خوێندکارە، واتە تۆ لە حاڵەتێکە بۆ نمونە لە ساڵی 2007 کۆنفرانسی پەروەردەیی کۆنگرەی پەروەردەیی کرا بەو سیستەمە نوێیە بەحساب ئەمە کە لە ناو خەڵک وا باوە سیستەمی سویدیە، واتە سیستەمی پەروەردە سیستەمێک گۆڕدرا بە سیستەمێکی نوێ. ئەم سیستەمە نوێ لە نزیکەی 14 ساڵە نەیتوانی پرۆسەی پەروەردە لەم پاشاگەردانیە نەجات بدات، دەربازی بکات، نەیتوانی ئەم گلەیانەی کە هەیە لەسەر پرۆسەی پەروەردە و کۆی خوێندن لە هەرێمی کوردستانە نەیتوانی ئەم سیستەمە نوێی کە لە ناو خەڵکە وا باوە بە سیستەمی سویدی ئەمە ببێتە فریاد ڕست بۆ پرۆسەی پەروەردە. واتە ئێمە تاقیکردنەوەیەک واتە مەسارفیشی لێکرا، پرۆگرامەکانیش گۆڕدران، دنیایەک مەسرف و خەرجی لەسەر کرا، بەڵام ئەمەش فریاد ڕست نەبوو بۆ ئەمە. کۆمەڵە ینی ئەمەیان لەوانەیە ئەگەر بگەڕینەوە پێش ساڵانی نوهەتەکان پێش ڕاپەڕین، لەوانەیە ئەگەر پرۆسەی پەروەردە لە هەفتاکان بە تایبەتی لە 60 هەفتاکان تا ڕادەیەکیش هەشتاکان عێراق لە سەروی باڵین یەک لە ئەو سیستەمە باشانە و پرۆسەی خوێندن بوو لە وڵاتانی دنیا، ینی خوێندن لە عێراقا معتەریف بوو، خوێندن لە عێراقا بە سیستەمی بەریتانی بوو، خوێندن لە عێراقا لە وڵاتانی ناوچەکە لە هەر هەمویان لەسەرەوەتر بوو. ئێمە دەبێت لە ڕووی ئەکادیمیەوە بێن دیراسی بکەین، بە تایبەتی لە دوای سەرهەڵدان و ڕاپەڕین لە دوای نۆتویەکەوە ئێمە لۆ نەمانتوانی ئەگەر بەرەو پێشیشمان نەبرد ئەلە لەقەڵ پرۆسەی پەروەردە لە شوێنە گرا بگرین بەرەو دواوە نەڕوە، بەرەو دواوە نەکشێتەوە. بۆیە بەداخەوە ئێمە نەکرد ئەم قەیرانە تەندروستەی کە 2 ساڵە بەرۆکی مرۆڤایەتی و هەرێمی کوردستانی گرتووە. پێش ئەم قەیرانەش ئێمە دنیای گلەییمان لەسەر پرۆسەی پەروەردە هەبوو کە بەڕاستی پرۆسەی پەروەردە لە وڵاتی ئێمە کۆمەڵێک کۆکار هەیە کە من لەوانەیە هۆکارەکان چین لای بەڕێزت وەکو مامۆستایەکانی کە خۆت لە ناو پرۆسەکەی هۆکارە دیارەکان چین؟ هۆکارە دیارەکان کۆمەڵێک هۆکارە لەوانەیە من وتم ئەکادیمیان لەوانەیە باشتر بێ دیراسە بکرێت، بەڵام دەستێوەردانی حزبایەتی لە ناو ناوەندەکانی خوێندن، کردنەوەی خوێندنگا ئەهلیەکان، مەعیشەت و بژێوی مامۆستا لە ئاستی پێویست نەبوو، ژمارەی زۆری خوێندکاران لە ناوەندەکانی خوێندن و نەبوونی بینای خوێندنگا، نەبوونی تاقیگە و ئالەتە بەڵین ئالەتە پێشکەوتوەکانی کە خوێندکار استیفادەی لێ دەکات بۆ نمونە لە مختبەرات، لە تاقیگە، لە کۆمەڵێک ئەدەواتی پێشکەوت و احتیمام نەدانی حکوومەت بە خوێندنگا حکومیەکان، یعنی هەموو ئەمانە کۆمەڵێک هۆکاری تری شەبوون کە بوونە ئەم کە ئێستا پرۆسەی پەروەردە دەبینی. ئەمانە وای کرد کە پرۆسەی پەروەردە بەرەو پاشە کشێ بڕوات، ینی ئەو هەموو خوێندنگە ئەهلیانە کە هیچیان تۆ ساڵانە بەس تێبینی بکە هیچ خوێندکارێکی یەکەم و دووەم و سێم تا دەیەمیش بەدەگمەن نەبێت لە خوێندنگە ئەهلیەکان نەبووە، ئەوەی هەبووە لە خوێندنگە حکومیەکان بووە، هەندێکیان لە گوندەکان بووە. واتە ئێمە پاش ئەو هەموو تەجروبەی کە خوێندنگەی ئەهلی هەبوو لە هەرێمی کوردستانە دەبێ وەزارەتی پەروەردە چاوێک بەم هەموو خوێندنگە ئەهلیانەدا بخشێنێتەوە کە ئاستی زانستیان حتمما وەکو ئاستی زانستی خوێندنگە حکومیەکان نابێت. هەموو ئەمانە خۆ دەبێ ئێمە چاوی پێدا بخشێنەوە، ئەگەر سەرکەوتوو نەبووین ئێمە دەبێ قەپاتیان کەین، ئێمە دەبێ لایەن ببین. بەڵام وەکو گوتمان ئەمانە کۆمەڵێک تاجیر کۆمەڵێک بازرگانی چۆت بینەقاقای خوێندنی گرتووە، هەموو ئەمانە وای کردووە کە پاشە کشێ بکەین لە ناوەندەکانی خوێندن. مامۆستا عیسا خۆ بەراوردکردن بە سیستەمی وڵاتێکی وەکو سوید یا خۆت بەراوردکەی لەگەڵ من زۆر جارەوترە سیستەمی سویدیان سیستەمی کوێ سیستەمی ئەمانە تا چەند سەرکەوتووە بێ پێویست نییە کە ئیدی
مەسەلەن سوودوەرگرتن لە دۆخی کۆرۆنا بە سوودوەرگرتن لەو هەموو سەرنجوگلیانەی هەبوو کە لە ماوەی ڕابردوودا لە کۆنفرانسێکدا واقعیانە سەیری دۆخی پەروەردە بکرێ و پێداچوونەوە ئەپدەیتێکی پێداوە بکرێتەوە. ئەم کۆنفرانسە زەرور بوو، بەڵام خۆ دەزانی هەموو کۆنفرانس و کۆنگرەیەک کە خەرجی و مەساریفی بێت ئێمە لە 2014ەوە حکوومەتی هەرێم بە حسابی خۆی تووشی قەیران نابووە، هەرچی کۆنفرانس و کۆنگرە هەبووە دەنا وەزارەتی پەروەردە دەبواە چەند ساڵ جارێک دیراسە بکات کۆنفرانس بکات لەم کۆنفرانسە بڕیاری زۆر زەری ئانە بدات بۆ ئەوەی ئەنی بە کۆی پرۆسی خوێندنا بێتەوە ئایا خەلەلەکە لەکوێ بۆەوەی چارەسەر بکرێت. بەڵام لە 2014 هیچ کۆنگرە و کۆنفرانسێک هەرچەندە لە 2015 تا ڕادەیە کۆنفرانسێکی بچوو کرا، بەڵام ئەمانە نەبوون بە بۆیە ئەوەی کە زەرورە تۆ هەم بە پرۆگرامەکان هەم بە پرۆگرامەکانەدا بچیتەوە هەم بە سیستەمی ئەزمونونەکانەدا بچیتەوە. ئەگەر سیستەمی ئەزمونونەکان نازانم بلەو سیستەمە نوێیە بۆ نمونە خوێندکارێک لە سەرەتای دەوامەوە تا دەگاتە کۆتایی وەرز یەک ئەزمموی لەسەر 20 ئیمتیحان دەدا لەسەر 20 یەک ئەزمموی مانگانەی سەربیستی دوو هەرسەنگاندنی تری هەیە کە لەسەر دەیە کە من دڵنیا مامۆستا لە 5 کەمتریان بۆ دانەنێت لە دەیەکە بیستەکەش لە هەموو لێک وەرزایەک ئیمتیحانەکە کە بیستە، بەڵام لە سیستەمە کۆنەکەیە لە سیستەمی ئیمتیحانات لە کۆنە هەر تەڵەبەیەک هەر خوێندکارێک تا دەگەیشتە نیوەی ساڵ دوو ئیمتیحانی مانگانەی دەکرد ئەگە سێ نەکردبە. یعنی هەموو کات تۆ بۆ نموناگەر کەسێک شعرێکی عەرەبی لەبەر نەبوو لە ئیمتیحانی مانگانە عەبر دەبوو، بەڵام لە ئیمتیحانی دووەما دەبوایە دیسان لەبەری بکە ئەگەرنە لە نیوەی ساڵ داهاتەوە پێشی دەبوایە چکە کتێبەکە هەموو داخیلە بوو لە نیوەی ساڵەوەی کە خوێندوێتی هەرنا لە ئیمتیحانی سەری ساڵە دیسان واتە هەموو کات فلتەرێک بوو داهاتەوە پێشی تۆ تووشی دەبەوە. بەڵام ئێستا لەم سیستەمەیە جاروێ لە وەرزێکا کتێبێک دەخوێنێ و لە وەرزێکی ترا کتێبێکی تر بە تایبەتی لە هەندێک حاڵەتە وەرزێک تاریخ دەخوێنێ و وەرزێک جوغرافیا بە یەک وەرز بابەتێکە کتێبێک دەخوێنی ئەمانە هەموو کاریگەری گەورەیە بوون. واتە ئەم سیستەمەی کە ئێمە ادعامان کرد کە وامان پیشاندا کە فریاد ڕسێکە وامان پیشاندا کە پرۆسەی پەروەردە لەم چەق بەستویە نەجات دەدات ئەمە دوای 14 ساڵ نەیتوانی پرۆسەی پەروەردە بەرەو پێشبات. گلەیەکانی لەسەر پرۆسەی پەروەردە لەسەر ناوەندەکانی خوێندن زیاتر بوون، بۆیە حەقت چاوێک بەم سیستەمە دابخشێنرێتەوە چونکە 12 ساڵ 14 ساڵ ینی تەمەنە بۆی تۆ دیراسی لەسەر بکەی بزانی ئایا سوودی زیاتر بووە یان زەرەری زیاتر بووە. بۆیە ئومێدەوارم ینی هەم وەزارەتی پەروەردە هەم شارەزایانی وەزارەتی پەروەردە بیرێک لەوە بکەنەوە ئەم لە ڕووی باڵێ کۆنفرانسێک بێ ئەم کۆنفرانسانە خەڵکی ئەکادیمی دیراسی وردی لەسەر بکرێت خەلەلەکان لەکوێیە پرۆسەی پەروەردە جگە لەو قەیرانە تەندروستی کە ئێستا هەیە وەکو وتمانەمە 2 ساڵە بەرۆکی گرتوین، بەڵام ئێمە گلەیمان لە کۆی پرۆسەی پەروەردە هەبووە لە 30 ساڵی ڕابردووە. ئەمە بەڕاستی گلەیی بووە و خەڵکی هەستی پێکردووە واتە نەکە شارەزایانی پەروەردە خەڵکی ئاسایی هەستی بەم گلەیانە کردووە هەستی مە پاشەگەردانیە کردووە. بۆیە پرۆسەی پەروەردە پرۆسەیەکە تو ئەگەر بتوانین چاچی بکەین لەوانەیە گلەی لەسەر کایەکانی تری کۆمەلگا نەمێنێت کایەکانی تری ژیان نەمێنێت چکە وتمان پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی حساسە پەیوەندی بە هەموو چەند گرنگە بیر لەوە بکرێتەوە مامۆستا عیسا لە مەسەلەن ئەپدێتکردنی زانست و زانیاری مامۆستایانیش مەسەلەن بە جۆرێک لە جۆرەکان کە مامۆستاش پاڵپشتی بکرێت ئەم لە ڕووی مادیەوە ئەم لە ڕووی دەوراتەوە ئەم لە ڕووی زانستیەوە بۆیش بتوانێت ساڵانە ئەپدێت بکرێتەوە. ئێمە لە 2014 تا دەگاتە ئێستا نزیکەی 6-7 ساڵە مامۆستایان لە ژیانێکی زۆر ناخۆش مەسەلەی بژێوی مامۆستایان ینی زۆر ناخۆش بووە. مامۆستایان هەموو کات لە جادە بوون بایکۆت هەبوو خۆ ئەمانە هەموو کاریگەری گەورەی بەسەر خوێندن هەیە. واتە تۆ گرنگجینەدان بە ژیانی مامۆستایان بە تایبەتی لە ڕووی مەسەلەی موچەوە ئێمە هەموو کات هاوارمانە کە دوای قەیرانیدا 2014 کە قەیرانی دارایی هەبوو دوای ئەوەی کە حکوومەت ئیعلانی چارەگە موچەی کرد دەبایە وەکو هێزەکانی ناوخۆ و ئاسایش و کۆمەڵێک دادوەرەکان دەبایە مەسەلەی پاشەکەوتی موچە و لێبڕینی موچە لە هیچ حاڵەتێکە مامۆستایان نەگرێتەوە. مامۆستایانی وەزارەتی پەروەردە نەگرێتەوە، مامۆستایانی وەزارەتی خوێندنی باڵان نەگرێتەوە بۆەوەی تۆ خوێندن سەقەت نەبێت. بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم بۆەوەی هیچ ئەم داواکارانی مامۆستایانی بەرەبەر چاو نەگرت گوێی پێنەدا ئەمە جێگەی داغ بوو ینی دەبواە ژیانی مامۆستایان
نەک لە حاڵەتی قەیرانی دارایی لە حاڵەتی کە قەیرانی داراییش نەبێت دەبێت مامۆستا موچەکەی زۆر شایستە بێت بۆ ئەوەی هانا بۆ کارێکی تر نەبات بۆ ئەوەی کێشەی بژێوی نەبێت بۆ ئەوەی هەموو ئیبداع بکات بۆ ئەوەی بتوانێت هەرچی ینی خەیاڵی بەلای شتی ترا نەڕوە هەموو هەست و هۆش و خەیاڵ و ئەوەی کە ئەو زانست و زانیاری کە فێری بۆ هەمووی بگەێنێتە خوێندکار دەبێت ژیانی مامۆستا تەمین بکرێت دەبێت بژێویەکی باشیە بێت دەبێت بژێویەکەی لە ئاست هەیبەت و گەورەیی و ماندووبوونی مامۆستابێک کە بەداخەوە لە لای ئێمەوانە بوو. بەڵێ مامۆستا عیسا پۆلەکانی خوێندن و ئەو بستە زەماتانەی کە لە بەردەستی مامۆستا خوێندکارە تا چەند گونجاون بۆ ئەوەی تۆ بتوانی بە تێڕوانینێکی ئارام بە هەزرێکی پێشکەوتوو خوێندکار تیارکەیت و فێری زانست و زانیاری بکەیت. بە هیچ شێوەیە گونجاونین ئێمە لەوانەیە هەندێک بینای خوێندکە هەندێک بینای خوێندنگامان هەبێت بینای زۆر خۆش بن بەڵام تا ڕادەیەکی زۆر ئەگە تۆ بچیتە ناویانەوە مستەلزەماتی زانستی لە مختەبەر لە تاقیگە نازام لە کۆمەڵێک مەوادی زانستی کە پێویستە خوێندکار دیراسی لەسەر بکات ئەمانە نییە یان کەم و کوڕی هەیە یان لە هەندێک شوێنە هەنیە ئەوە لەلایەک لەلایەشتر ئێمە ژمارەی خوێندکارانمان زۆرە واتە لە ستانداردی جیهانی ڕەت بووە تۆ 60 خوێندکار 70 خوێندکار لە هۆبەیەکە کە ئەمە بەڕاستی کارەساتە ئەمە جگەلەوەی کە قەیرانی تەندروستیش نەبێ خۆ لە حاڵەتی ئاسایی مامۆستا ناتوانێت سەیتەرە کۆنتترۆل بەسەر یان تەلەبە ئەو تەلەبەیە کە لە شعبەیەکە 6 خوێندکاری لێ ناتوانانی بە ئارەزوی خۆی پرسیار بکە مناقەشەی مامۆستا بکە ئەمە وەکو وتمان کەمی بینایە زۆری ژمارەی خوێندکاران کەمی مستەلزەماتی زانستی قەیرانی دارایی بەرۆکی مامۆستای گرتووە هەموو ئەمانە هۆکار بووینە کە ئێمە ینی حکوومەتی هەرێم بەرپرس بۆ لەوەی وەزارەتی پەروەردە بەرپرس بۆ لەوەی کە نەیتوانیوە چارەسەری بکات بە تایبەتیش مەسلەی بینا ینی بینای خوێندنگاکانە خەر ئێمە تا ئێستاش لە کوردستانە هەمانە سێ دەوام لە یەک خوێندنگایە ینی ئەمە بەڕاستی کارەساتە لە هەندێک گەڕەکە لە هەندێک گەڕەکی بە تایبەتی لە گەڕەکە و گەڕەکانی ژمارەی دانیشتوانیان چڕە سێ دەوام لە یەک بینا بووە هەر دەوامیشی لەوانەیە ژمارەی خوێندکارانی بەڕاستی زۆر بووە ینی ئەمانە ینی ناکرێ مامۆستا هەر چۆنێک خۆی ماندووکات چۆنێک ئیدارەکە خۆی ماندووکات ناتوانانی هەموو ئەو زانست و زانیارەی کە هەیە بیگەنیتە هەموو ئەم خوێندکارن چکە ژمارەیان زۆرە ژمارەکەیان لە ڕاددەبەدەرە بۆیە مەسلەی بینا بەڕاستی کاریگەری خراپی هەبوو بەسەر پرۆسی پەروەردە. بەڵێ مامۆستا ئیسا حوسێن سەرپەرشتیاری پەروەردەیی زۆر سپاس دەکەین کە بەڕێستان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوون سپاس بۆ بەڕێز مامۆستا ئیسا مامۆستا عەتا بەخێر بێت. حەزمە کرد لە درێژەی گفتوگۆکە لێرە بوویتە بەڵام قەدەرەکە وا بوویتر باسی پرۆسەی پەروەردەمانە کرد بەهۆی کۆرۆناوە چارەنووسی بەرەو کوێ ئایا ئەتوانرا میکانیزمی گونجاوتر دۆزرێتەوە یاخۆت بەو شێوەیە نەبێت کە ئێستا هەم خوێندکار قەلق و هەم مامۆستا قەلق و هەمیش حکوومەتیش قەلق. زۆر سپاس بە ناوی خی گەورە سلااو ڕێزم بۆ بینەران و بیستەرانی خۆشەویست هەندێک هۆکار هەیە لە دەرەوەی دەسەڵاتی ئێمایە بەڵام هەندێکیش هەیە خۆمان ئەتوانین بەرنامەڕێژی بکەین بۆ ژیانی خۆمانیان بۆ ئەو سێکتەرانی کە ئیشی تیاکەین لەوانە پرۆسی پەروەردە و فێرکردن. ڕاستە بابەتی کۆرۆنا بابەتێکە هەموو جیهانی تەنیوە و کاریگەری لەسەر هەموو ژیان کردووە لەناو ئەوانەشە پرۆسی پەروەردە لە وڵاتی ئەمەشە ئەمە بەڵام من باسی ئەو بەشەی ناکەم کە بابەتێکی بڵین مەسەلەیەکی مەوزوعیە کە بڵێنە دەرەوەی دەسەڵاتی ئێمایە بەڵام ئەکرا ئێمە بەڕاستی بەرنامەڕێژێکی ورترکەین بۆ ئەوی کە ئێمە ساڵی پار لە 25/2 دەوام ڕاگیرا ئەبێ حسابی ئەوەکەی تۆ تا 7/2 داوامان نەکردوێتەوە هەمووی کۆرۆنا بەڵ یەک ساڵی ڕێکی یەک ساڵ 7/2 بڵێ 7/2/2020 یەک ساڵی ڕەباق تۆ قوتابی خوێندکاردا ببڕێ لە خوێندن بەڕاستی یعنی قورسە زۆر قورسە ئێمە هەمووی ناگێڕینەوە بۆ کۆرۆنا بەشێکی بۆ بێپلانیە بەڕاستی بۆ وردنەبینیە بۆ ڕاوێژ نەکردنە بۆ مەسەرەن ئەو بڕێرانەی کە دراوە لایەن خەڵکی بەڕاستی لەگەڵ ڕێزمە شارەزان نەبوون لە بواری پەروەردەیە ڕاستە وەزارەتی پەروەردی تیا بووە بەڵام هەستەکەین مەسەرەن زیاتر وەزارەتی تەندروستی تەحەکومی کردو بە ئیشەکە و کە ئیشی ئەو نییە مەسەلەی پەروەردە
ئەوایە مەسەرەن زیاتر ڕاژ بە مامۆسایان بکرایە بە مەسەرەن بەڕێوەبەرەکان بەسەر پەرشاران بکرایە بۆ نمونە ئێمە لە یەکێتی مامۆسایانی کوردستان لە مانگی 11 پرۆژێکی تێرۆتە سەرمان پێشکەشی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و ئەنجومەنی وەزیران کرد داوامان کرد کە لە مانگی 12 داوام بکرێتەوە کە لە کاتێکە لەو کاتێ حاڵەتی کۆرۆنا زۆر لە داکشانە بڵین کەم بووە لە دوانزانیان کردەوە لە مانگیەکانیان کردەوە کە ئەکرا لەو کاتانە بە فرسەتمان بێنایە کە جەوی خوێندن لەو کاتە لەبارە تۆزێ بەنهەجەکە بچێتە پێش بەڵێ بە تاکید لەو کاتە کەش و هەوا لەبارە بۆ خوێندن هەر چۆنە بێ ئەنجا لە 2 هەفتەی پشووی پێشنەوە هەر لە زیادە بەڕاستی بەسەر قوتابخانەکانە سەپێنرا هەر چۆنە بێ ئێستش بەڕاستی ئەم ڕاگیرانەی دەوام بەم شێوەیە و لە 100 کراوە بە ئەلکترۆنی بەڕاستی ئێمە تێبینی و لە حەزەمان زۆر لەسەری ناکرێ بەڕاستی بەو شێوەیە ئەکرێت چۆنی بێت مەسەرەن ئەو فترەی کەماوە ئێستەوەی کەماوە ئێمە طبعاً دقت بین سەرجەم دام و دەستگاکانی حکومەت داوامی ئاسایی خۆیانەکەن هەموو فەرمانگەکان بازار ئاساییە مزگەوت ئاساییە یعنی هیچ شوێنێکی قەرەباڵغ نەماوە ئاساییە بۆتە بەس تەنها ئەوەی کە داخراو پۆلە تەنها قوتابخانە داخراوە ئەمە جێگەی پرسیاری ئێمە بەڕاستی لە ئەنجا لە کاتێکە مەسەرەن کۆنتترۆڵی ناو پۆلەکان بۆ خۆپارێزی زۆر ئاسانترە تا شوێنە گشتەکانی تر کەواتە ئەکرا ئێمە بەو شێوەی 3 ڕۆژ 3 ڕۆژە کۆنتترۆلی زیاترمان کردا خۆپارێزی زیاتر هەبووایە پاک خاوێنی زیاترمان کردایە چونکە ئێمە ئەکرا ئەوە لە کاتی ماوەی پێشووکە خوێنکار چۆتۆ ناوپۆل کۆرۆنا زیادی کردو مامۆستا بڕوات هەبێ تەشەنەی کۆرۆنا بە هیچ شوێنە ناو پۆلەکانەوە نەبووە لە ناو ناوەندەکانی خوێندنەوە نەبووە لەو هەموو مناسبە کۆمەڵایەت و سیاسی کە لە وڵاتەیە هەیە لەوانەوە بووە لەو بازارەوە هەیە کە هەیە لە مزگەوتەکانی شابەشی خۆی لەوە ینی هەموو شوێنە گشتەکان کە لە دام و دەستگا حکومەکانەوە هەیە ئەنجا مەسلەی پرۆسی پەروەردە قەرەبوو ناکرێتەوە قوتابێکی یەکی بنەڕەتی کە پار لە یەک بوو ئەم ساڵ لە دوێشە فێری پیتەکان نەبووە تۆ بەچی ئەمە قەرەبووەکەیتەوە ئەم ساڵی ژۆک پێویست ئەم ساڵش خەی کە نیسان لە یەخە ئەنجا بەڕاستی ئێمە کۆمەڵە شوێنمان هەیە دوورە دەستن مثلا ئینتەرنێتی نییە خەتی ئەسڵەن ئاسیا کۆڕەتیشی نییە کەناڵی پەروەردەی وەرناگیرێت تۆ مەسەن بەچی ئەلکترۆنی بخوێنیت لەبەرە بەڕاستی ئێمە تێبینیمان زۆرە لەسەر پرۆژەکە ئێمە ئومێدەوارین کە وەزارەتی پەروەردە بە زووی مراجعەیەکیان بابەتە بکاتەوە بە تاتی دەرەوەی شار زۆر ئاسایی داوامی خۆیان کەن 3 ڕۆژەکەیان 4 ڕۆژیان زیاتر بێ و ناو شاریش خوێندنی تێکەڵە بێت ئێستا نزیکترین ئەوەی کە ئێوە بڕواتان پێ هەیە و میکانیزم کە بتوانرێت لانی کەم شتێک تامانجی 7 شتێک بە خوێنکار ببەخشێ کام میکانیزمەیە ئێمە ئەڵێن هەرگیز خوێندنی ئەلکترۆنی نابێتە خوێندنی ناوپۆل هەرگیز ئەبێ هەردووچی هەبێت ئەمڕۆ ئێمە خوێنی ئەلکترۆنی بۆتە واقعەکە بێت تەعامل لەگەڵاکە ئیسفادی لێ بکەین بەڵام ئەبێ هاوکاری خوێنی ناوپۆل بێت لەبەرەوە ئێمە پێمان وایە بە زووترین کات وەزارەتی پەروەردە کۆبنەوەی خۆی بکات و ڕاوێژێکی زیاتر کات لەگەڵ ناوەندەکانی خوێندن و ئەو کەسانی کە معنین بە بواری پەروەردە بۆی پێشنیاری جوانتر لەو پێشنیارانی کەمە قەنەعەتمان وایە بەلانی کەمەوە هەفتەی 2 ڕۆژ قوتابی خوێنکار بچێتەوە ناو پۆل لەگەڵ مامۆستاکە یەکتری ببینێ وانە بخوێنن مراجعە بکەنەوە ئەو بابەتانی کە لە ئەلکترۆنی گوێی لێگرتووە یان گوێی لێ نەگرتووە لەگەڵ مامۆستا دەردەشەیکەن و پرسیار وەڵام کەن ئێمە قەنەعەتمان وایە ئەگە خوا کردی وەردەوە دەدابەزیەوە حاڵەتی کۆرۆناکە ئەو کاتە دەوام ئاسایی بێتەوە وانەی ناوپۆلەکان بەتاڵی مامۆستا عەچا قەیرانی دارایی و گوزەرانی مامۆستا و کۆرۆنا و ئەو سارد و سڕی و پچڕپچڕیە چ وێنەیەکی سیستەمی پەروەردەت لای بەڕێز دروست بووە من لەگەڵ ڕێزما بەڕاستی هەستەکەم لە وڵاتی ئێمە و لە هەرێمی کوردستانە خوێندن ئەولەوێتی نییە وەکو پێویست مەسەلەن بەرنامەڕێژی بۆ ناکرێت وەکو پێویست بودجێ بۆ دابین ناکرێت چونکە تۆ ئەوەتە حاڵی ئەوە ئەبینی 6 ساڵی شەبێ یەک مامۆستادانە مەزراوە ئەو هەمووانە بێژە هەیە بەبێ ئەوەی موچیان بیتی ئەنێری بۆ ئولادێ دوورانە بۆ شوێنە دوورانە ئەم بۆ خۆی کارەساتێک ینی هەتیوی پرۆسی پەروەردە ئەبینی بێکەسی پرۆسی پەروەردە ئەبینی بەڕاستی کەواتە تۆ ئەبێ ئەوەی کە بەتەڵ فلیمە لێرەیە کە مامۆستایە و بڵێ مردی مەدانەکەیە تۆ ئەبێ جارە ئەو لە خەم بڕەخسێنی بۆی پرۆسی پەروەردەکە سەرکەوتوبی بەڵام تۆ مامۆستا فەرامۆش کراوە لەبەر تۆ چۆن بەتوانین پرۆسێکی پەروەردەی سەرکەوتوو بەدی بێنی کە مامۆستا ئێمال کراوە ئەمە لەلایەکەوە لایکەوە ناوەندەکانی خوێندن زیاتر گرنگیان پێدرێ بۆجێ زیاتریان بۆ دابین کرێ موچە لە کاتی خۆیان بدرێ ئەو لێبڕینێکی ئێستا بە ناحەقی هەیە بەڕاستی ئەوە نەمێنێ ئەمانە وا لە مامۆستاکە مامۆستا خۆی بە دڵسۆزی خۆی بەڕاستی قەرەبووی ئەو ماوە فەوتانەکە کە بڵێن ئەوەی لە ڕابردووە فەوتاوە ئەمە توانێت قەرەبووی کاتەوە زۆر باشە ئەمەش کاتمان زۆر فەوتا لەگەڵ جەنابەت بۆیە دوا سەرنجی خۆتم پێ بڵێ سوپاس دەکەم پرۆسی تۆزێکمان قەرەبوو کردەوە مەمنون سەلامەت سوپاس دەکەین پرۆسی پەروەردە مەسئولیەتێکی جەماعیە ڕاستێمە گلەی لە وەزارەتی پەروەردە ئەکەین لە وەزیری پەروەردە ئەکەین
ئەوان بەرپرسی یەکەمن بەڵام هەمومان بەرپرسین ئەبێ هەمومان هاوکار و هەماهەنگ بین کەسوکاری قوتابی خوێنکار مامۆستا سەرپەرشتیاران بەڕێوەبەرەکان قوتابی خۆی هاوکار بێ بەڕاستی بۆی کە بە هەمومان ئەو فەراغی دروست بوو ئەو کەم و کورتی لە ناو پرۆسی پەروەردەیە دروست بووە بتوانین بیگەینە کەناری ئارامی و ئینشاڵڵا خەرەبووی ئەو مافوتان نەبکەینەوە ئینشاڵڵا زۆر سپاس بۆ بەڕێزمان ساعت ئەحمەد جێگری سەرۆکیەتی مامۆستانی کوردستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ